سڵاوتان لەبێ ئازیزانم، هیوادارم هەردەم تەندروست بن لە هەر کوێیەکن لە سەیرمانەکەن. سڵاو لێبێ ئەلەند. سڵاو لێبێ لیندا، تەندروستی چۆنە؟ تۆ باشی؟ زۆر سپاس. سڵاو لە ئێوەی خۆشەویستی هیوادارین لە هەر شوێنێکرد هەر باش و تەندروست بن. ئەم ڕۆژ گەڕاوینەتەوە لاتان بە کۆمەڵێک بڕگە و کۆمەڵێک بابەتی نوێ هیوادارم کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە تاوەکو بتوانین بەگشتی سوودێکتان پێ بگەێنین. جا بابەتی ئەمڕۆمان یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان، چونکە لەسەر چینێکی زۆر گرنگی کۆمەڵگەیان لەسەر مناڵ قساکەین کە نەوەی داهاتوون بێگومان لە داهاتووە ئەوانن کە ئەبن بە پێشڕەومان. ئێمە ڕۆباسی تەندروستی مناڵەکەین بەگشتی هەر بابەتێک هەبێ پەیوەندی بە مناڵەوە هەبێت ئێمە لێرە باسیەکەین، هەم لە هەواڵ هەم پزیشکی پسپۆر لێرە لەگەڵمانە میوانە باسیەکەین. دەستپۆرجا زۆر گرنگەکە ئێمە تێبگەین لەوەی کە کێشەی مناڵەکانمان چییە؟ هەم کێشە دەرونیەکان و هەم کێشە جەستەیەکانیش لە پێنا ئەوەی کە باشترین ژینگەیان بۆ بڕەخسێنین تاوەکو بە شێوەیەکی دروستیایە پەروەردە بن، چکە بێگومان ئەکرێت هەڵەیەک کە بە غەڵەتێک لەگەڵ مناڵەکەمانە بیکەین یاخود بە ئاخارێکی غەڵەتا بڕوە کاریگەری بکاتە سەر ژیان و سەر داهاتووشی. بۆیە بە گرنگی ئەزانین کە زۆر جەخل لەسەرم بەرنامانە بکەینەوە تاوەکو زۆرترین حاڵەتەکان کەم ببنەوە یاخود زۆرترین سوود ببورن بە دایک و باوکان بگەین. دەست خۆش اینجا لەوەی کە باس لە پەروەردەی مناڵەکەین دایکمان بیرێتەوە بێگومان. ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە پیرۆزبایی خۆم لە هەموو ژنانی جیهانەکەم. بێگومان ژنێکی تەندروست خێزانێکی تەندروست بەرهەمێنێ، خێزانێکی تەندروستیش کۆمەڵگەیەکی تەندروست بەرهەمێنێت. پیرۆزباییەکەین لێرە ئەمەش لێرەوە پیرۆزبایان لێەکەین لە هەموو خانمانی وڵاتەکەمان بە تایبەتی لە دایکی خۆشەویستمان هیوادارین کە هەموو کاتێ بمێن و هەردەم تەندروست و لەشسابن. ڕاستە. اینجا بچینە لای هەواڵ یەکەم باسی زۆر میزکردنەکەین. ئایا بزانین زۆر میزکردن شتێکی ئاساییە یان ئەکرێ هەنێ جار بە جددی وەری بگرین ئەگەر مناڵەکەمان زۆر میزی کرد. با بەیەکەوە بچین بۆ لای ئەو هەواڵە زانیاری زیاتر وەربگرین. فەرموون. زۆرێک لە دایکان و باوکان وا ڕەهاتوون کە میزکردنی زۆری منداڵەکانیان بۆ خواردنەوەی ئاو یان سەرمابوون دەگەڕێنەوە، بەبێ ئەوەی بزانن کە ئەم نیشانەیە دەکرێت پەردە لەسەر نەخۆشیەکی درێژخایەنی وەک شەکرەی جۆری یەکەم یان هەوکردنی توند لە کۆئەندامی میزدا لا بدات. توێژینەوەیکی نوێی زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا کە یەکێکە لە ناوەندە زانستی هەرە پێشەنگەکانی جیهان پەیوەندیەکی ڕاستەوخۆی لە نێوان میزکردنی زۆر و تێکچوونی فرمانی گورچیلەکان ئاشکرا کردووە. توێژینەوەکە لەسەر زیاتر لە 15,000 منداڵ ئەنجام درراوە، دەری خستووە کە چالاکی زۆری میزڵدان دەکرێت نیشانەیەک بێت بۆ بەرزکردنەوەی ئاستی گلوکۆز لە خوێندا، کەوا دەکات گورچیلەکان فشارێکی زۆریان بکەوێتە سەر بۆ دەردانی ئەو شەکرە زیادەیە کە لە ڕێگەی میزەوەیە. ئامارەکان ئاماژە بەوە دەدەن ئەو منداڵانەی لە شەودا زیاتر لە 3 جار بۆ میزکردن خەبەریان دەبێتەوە ئەگەری توشبوونیان بە شەکرەی منداڵان بە ڕێژەی لە 42 زیاد دەکات. ئەگەر نیشانەی تری وەک تینوێتی توندیان لەگەڵ بێت، پسپۆرانی زانکۆکە جەخت دەکەنەوە لەوەی دەستنیشانکردنی زووی ئەو حاڵەتە لە ڕێگەی پشکنینی سادەی میز و خوێن دەتوانێت ڕێگری بکات لە تێکچوونی هەمیشەی خانەکانی پەنکریاس بە ڕێژەی لە 150. زانایان هۆشداری دەدەن کە نیشانەکانی وەک دابەزینی کێش و بێهێزی لەگەڵ میزکردنی زۆر پێویستە وەک زەنگێکی مەترسی سیر بکرێن و پشکنینی خێرا ئەنجام بدرێت. ئازیزانم بۆمان دەرکەوت کە میزکردنی زۆر ئەکرێ هۆکارێکی نەخۆشی بێت وەکو نەخۆشی شەکرە، بۆیە پێویستەکە زۆر ئاگادار بین. ئەگەر بێت و حاڵەتێکی لەو شێوەیە لە مناڵەکانتان بەدی کرد پێویستەکات کە پشکنینی بۆ بکرێت و سەردانی پزیشکی پسپۆر بکات. ڕاستە دەستخۆش بێگومان ئەمەی شەکە لە هەواڵە زۆر گرنگەکان،
جا بەدەر لەوە ڕاستە بێگومان کە ئەکرێت هۆکاری و میزکردنە زۆرە بۆ نمونە نەخۆشی شەکرە بێت بەڵام لیندا حاڵەتی تریش ئەگەری هەیە کە بڵین بێتە ئەوەی کە مناڵێک ڕێژەی میزکردنی زۆر بێت بە تایبەتی ئەکرێ بۆ نمونە کێشەکە لە میزەڵانیەوە بێت یاخود هەندێک سەرچاوە هەیە لیندا ئاماژەش بەواکەن بە تایبەتی لە چەند زانکۆیەکی جۆرجیا ئەڵێن کە ئەکرێ قەبزیش ئەو کێشێ دروست بکات ئەگەر بێت و قەبزیەکە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە جا بێگومان وەک خۆت و تێدەمانە کۆمەڵێک هۆکاری گرنگن کەوا بکات ئێمە ئەو لایانی مناڵ پژوێ نەخین. ڕاستە بێگومان اینجا هەروەکوتمان پێویستەکە کە گەر حاڵەتێکی وابوو سەردانی پزیش بکەن. هەواڵێکی ترمان ئامادەی ئەلەن سەبارەت بە نەخۆشی پاقلە ڕوونکردنەوە دەین بەوەی کە پاقلە پەیوەندی بە چیەوە هەیە چه حاڵەتێکە کە پێوترێت نەخۆشی پاقلە اینجا بە زانیاری زیاتر وەربگرین لەم هەواڵەوە فەرمونون. کەمی ئەنزیمی G6PD یان ئەوەی لای خۆمان بە نەخۆشی پاقلە ناسراوە تەنها هەستیارێکی سادە نییە بە خواردن بەڵکو تێکچوونێکی بۆ ماوەیە کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەوەنی خڕۆکە سوورەکانی خوێن هەیە. ئەو بارودۆخە دەبێت هۆی ئەوەی خڕۆکە سوورەکان لە کاتی بەرکەوتنیان بە مادەی ئۆکسێنەر بە خێرایی تێک بشکێن و منداڵەکە تووشی کەم خوێنیەکی توند و لە ناکاو بکات کە ژیانی دەخاتە مەترسیەوە. توێژینەوەیکی زانکۆی ئەسینا لە یۆنان کە ئەم نەخۆشی تێدا بربڵاوە ڕاستیەکی نوێی لەبارەی کاریگەری هەندێک دەرمان و خواردن ئاشکرا کردووە. توێژینەوەکە ماوەی 8 ساڵی خەیاندووە و دەری خستووە کە نەک تەنها پاقلە بەڵکو تەنانەت بوونکردنی گوڵی ڕوەکی پاقلە یان خواردنی هەندێک دەرمانی دژە هەوکردن دەبێتە هۆی تێکشکانی خێرا و وێرانکەری خڕۆکە سوورەکان لەو منداڵانەی ئەو کەمیەیان هەیە. ئامارەکان دەری دەخن کە لە ناوچەکانی دەریای ناوەڕاستدا نزیکەی 1 لە هەردە منداڵ هەڵگری ئەم جینێ. زانایانی زانکۆکە هۆشداری دەدەن کە ئەگەر منداڵێکی توش بوو چارەسەری خێرایی بۆ نەکرێت لە کاتی تێکشکانی خوێندا مەترسی سستی گورچیلەکانی بە ڕێژەی لە 35 زیاد دەکات. پسپۆڕان جەخت دەکەنەوە لەوەی ئەنجامدانی پشکنینی خوێن بۆ منداڵانی تازە لەدایک بوو باشترین ڕێگەیە بۆ پاراستنیان. هەروەها دایکان پێویستە ئاگاداری ڕەنگی زەردی پێست و تێربوونی ڕەنگی میزی منداڵەکانیان بن وەک نیشانەی تێکشکانی خڕۆکە سوورەکانی خوێن. زۆر باشە لەمە شۆ تێگەیشتین کە ڕەنگی زەردی پێست زەربوونی ڕەنگی پێست یاخود زۆر تۆغبوونی ڕەنگی میز ئەکرێک هۆکارێک بێ بۆ توشبوون بەم جۆرە نەخۆشیە. جا لیندا ئێستا بابچینە لای گرافیکەکە و فەرموگرافیەکەمان بۆ باسکە. اینجا باسی ئامارەکانی نەخۆشی پاقلە بکەین بزانین ئامارەکان چیمان پێڵێن وەکووتمان لە ناوبردنی خڕۆکە سوورەکانە کەمەش نیشانەکانی وەک ئەلەن وتی زۆر تۆخبوونی ڕەنگی پێست و تۆخبوونی ڕەنگی میزە بۆیە پێویستەکە ئاگدار بین لەو نیشانانە ئەگەر ئەو نیشانانە لە مناڵەکەمان هەبوو بە تایبەت مناڵی تازە لەدایک بوو پێویستەکات کە پشکنینی بۆ بکرێت. اینجا باسی ئامارەکانتان بۆ بکەم زیاتر لە 400 میلیۆن کەس لە جیهاندا بەدەست نەخۆشی پاقلەوە دەناڵێنن کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە بەڕاستی ئەلەن 400 میلیۆن کەس بەدەست ئەو نەخۆشیەوە بناڵێنن. هۆکارەکەی کەمی ئەنزیمی G6PD کە ئەمە ئەنزیمێکە لە ناولەشە کاتێک ئەو ئەنزیمە کەم ئەبێتە هۆکارێک بۆەوەی کە نەخۆشی پاقلە بێت. نەخۆشی پاقلە ناوێکە ینی لە ناو ئێمەیە باوە بەڵام لە خۆی ئەسڵا کەمی ئەنزیمی G6PD باوترین نەخۆشیە لە جۆری کەمی ئەنزیم لە نێو خەڵکیدا واتە لە جۆرەکانی کەمی ئەنزیم نەخۆشی پاقلە یەکێکە لە باوترین نەخۆشیەکان ئەلەند. ڕاستە دەست خۆش لیندا جا بێگومان هەر نەخۆشیە کە ئێمە تووشیە بین ئەگەری هەیە کە کۆمەڵی گیر و گرفت و مەترسی ئیمان لە دواتردا بۆ دروستکە. نەخۆشی پاقلەش بێگومانێکێکە لەو نەخۆشیانەی کە کۆمەڵێک مەترسی دەهێنێتە ئاراوە با بزانین ئەم مەترسیانە چین. تاوان بێگومان ئێمە ئەڵین کە ئەو کەسانەی تووشی نەخۆشی پاقلا بن ئەنزیمی G6PD نامێنێت یاخود کەمە بێتەوە کە ئەم ئەنزیمە لیندا وەکو پارێزەرێک وایە وەکو پاسەوانێک وایە بۆ پاراستنی خڕۆکە سوورەکان. جا بۆیە ئەو کەسانی کە ئەم ئەنزیمەیان
نەبێت یاخود کێشەی کەمی ئەمەن زیمان هەبێت ئەوە ئەبنە هۆی ئەوەی کە خڕۆکە سوورەکانیان لە تەمەنێکی زۆر زووە لە ناو بچێت و تووشی کەم خوێنی بن ئەمە یەکێکە لە گەورەترین و مەترسیدارترین ئەو کێشانی کە توشبوانی نەخۆشی پاق لە هەیەە بێگومان جا لاوازبوونی گورچی لە ئێمە ببورن کاتێک کەسێک کە خڕۆکە سوورەکانی جەستەی تێگەشتەوە گوتمان لەم نەخۆشیە زۆر باوە ئەوە بێتە هۆی بڵاوبوونەوەی هیمۆگلۆبین لە ڕادەبەدەری خۆی لە ناو خوێنە و کاتێک ئەم هیمۆگلۆبینە لە ناو خوێنە زۆر بڵاوە بێتەوە بێگومان گورچیلەکانمان هەوڵیەوادن کە ئەم هیمۆگلۆبینە بکەنە دەرەوەی جەستە بیکەنە دەرەوەی خوێنبەوەی کە کێشە دروست نەبێ ئەم هیمۆگلۆبینە تێکشکاوانە خۆی ئەندامێکی ماندووە ئەگەر تێکچوونێکیش هەبێت ئەوەی ترەبێتە هۆی ماندووبوونی بێگومان ئەوەی تر ئەرکەکە لەسەر گورچیلە گرانترە بێ بۆیە گرفتی گورچیلەشمان بۆ دروست دەکات یەکێکی تر لە کێشەکان هەناسەتەنگیە بێگومان لیندا ئەو کەسانی کە خوێنیان کەم بێ زۆر ڕوبەڕووی هەناسەتەنگی و کێشەی تەنانەت بەرزبوونەوەی تێکرای لەدانی دڵبنەوە بێگومان ئەوەش هۆکاریەوەیە کاتێک کە کێشە لە هیمۆگلۆبینەکانە هەبێت بێگومان ئێمازانی لە سیەکانە ئاڵوگۆڕی خوێنی پڕ لە ئۆکسجین و خوێنی کەم لە ئۆکسجین نەکرێت ئەمە شووا کات کەسەکە تووشی هەناسەتەنگی بێت لەبەرەوەی ئەو ئاڵوگۆڕە بە باشی ناکرێت بەهۆی ئەو تێکچوونە ڕاستە بێگومان جا ئەوەی کە ماوەتەوە بێهێزیەکی توندە چکە بێگومان ئەو کەسانی کە هیمۆگلۆبینیان کەم بێت ئۆکسجین بە باشی بە جەستەیانە بڵاو نابێتەوە وەکو ئەوە وایە کە بۆ نمونە تۆ هەموو ڕۆژێک چی داوای خواردن بکەی لە دەرەوە بەڵام ئەو شوێنی کە داوای خواردنی لەکەی کارمەندی گەاندنیان نەبێت خواردنەکە نەگا بەدەستی تۆ ئەمە شاوشێوی ئەوەیە بۆیە ئەو کەسەی کە تووشی نەخۆشی پاقلابێ ئاسایی تووشی بەهێزیەکی تون دەبێتەوە و ئەوەی کە ماویشەوە گلیندا دواتر باسی کرد زەردوویە کە یەکێکە لە نیشانە باوەکانی ئەم نەخۆشیە دەستخۆش ئەلند بۆ ڕوونکردنەوەانە ئیتر پێویست دەکات کە هاوڵاتیان ئاگادار بن پشکنین بکەن و ئەگەر ئەو نەخۆشیشیان هەبێ ئاگاداری تەندروستی خۆیان بن لە کەسێکی ئاسایی زیاتر بێگومان زۆر ڕاستە جا با بچینە هەواڵەکانی کەمان ئێساش هەواڵێکمان ئامادەیە لەسەر بابەتی کەمخەوی کەمخەوی شتێکی زۆر گرنگە خەو بێگومان یەکێکە لەو کردارانەی کە ئێمە ئەگەر بێت و بە باشی ئەنجام نەدرێ یاخۆت خەومان خراپ بێت واکات کە تەواوی ڕۆژەکە هەست بە ماندوێتی بکەین بۆیە بازانێری زیاتر وەربگرین لەو هەواڵەوە فەرمونون لە سەردەمی شاشە و ئامێرە دیجیتاڵیەکاندا کەمخەوی منداڵان بووەتە یەکێک لە گەورەترین مەترسیە تەندروستیەکان کە چیتر وەک ماندووبوونێکی ئاسایی سیر ناکرێت. خەو بۆ منداڵ تەنها کاتی پشوو نییە بەڵکو پرۆسەیەکی بایۆلۆژی بنەڕەتیە بۆ ڕێخستنی هۆرمۆنەکانی گەشە و چەسپاندنی زانیاریەکان لە ناوەندەکانی یادەوەریدا. بێبەشبوونی منداڵ لە خەوی تەندروست دەبێتە هۆی گۆڕانکاری بایۆلۆژی لە پێکهاتەی دەماری مێشکدا کە دەکرێت کاریگەری درێژخایەنی لەسەر ئاستی ژیری منداڵەکە هەبێت. توێژینەوەیکی نوێی زانکۆی ستانفۆرد لە ئەمریکا کە لەسەر پتر لە 7,000 منداڵ ئەنجام درراوە پەیوەندیەکی توندی لە نێوان کەمخەوی و کەمبوونەوەی قەبارەی مادەی خۆڵەمێشی لەو بەشانی مێشکدا دۆزیوەتەوە کە بەرپرسن لە سەرنجدان و فێربوون و کۆنتڕۆڵکردنی هەستەکان. توێژینەوەکە دەریخستووە ئەو منداڵانەی کەمتر لە 9 کاتژمێر لە شەوێکدا دەخەون ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆڵ لە جەستەیاندا بە شێوەیەکی ناتەندروست بەرز دەبێتەوە. ئەمەش دەبێتە هۆی تێکچوونی سیستمی بەرگری و زوو توشبوون بە نەخۆشیە ڤایرۆسیەکان و هەوکردن. بە پێی ئامارەکان ئەو منداڵانەی بەدەست گرفتی کەمخەویەوە دەناڵێنن بە ڕێژەی لە 64 زیاتر لە هاوتەمەنەکانیان تووشی کێشەی ڕەفتاری شەڕانگێزی و دڵەڕەوشێ دەبن. سپۆرانی زانکۆی سانسفۆرد جەخت دەکەنەوە لەوەی خەوی قوڵ یارمەتی مێشک دەدات پاش ماوە کیمیایە ژەهراویەکان پاک بکاتەوە. ئەوان ئامۆژگاری منداڵان دەکەن لانی کەم 2 کاتژمێر پێش خەوتن هەموو جۆرە شاشەیەک بکوژێنرێتەوە و چونکە ڕووناکی شین ڕێگری لە دەردانی هۆرمۆنی میلاتۆنین دەکات. زانایان هۆشداری دەدەن کە کەمخەوی تەنها نابێتە هۆی تەمبەڵی بەڵکو دەبێتە هۆی دابەزینی ئاستی زیرەکی IQ بە ڕێژەی لە 150 ئەگەر بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بێت بۆی ڕێخستنی کاتەکانی خەو دەبێت وەک ئەرکێکی سەرەکی پەروەردەیی سیر بکرێت.
اینجا ئازیزانم بۆمان دەرکەوت کە کەمخەوی لە مناڵاندا ئەکرێت چۆن کاریگەری خراپی هەبێت لەسەری بەتایبەت باسی ئەوەی کرد کە ئەبێت و هۆی دابەزینی ئایکوی مێشک کە ئەمەش بەڕاستی شتێکی زۆر گرنگە ئێمە دایکان و باوکانمان بەردەوام هەوڵی ئەوە دەن بۆ ئەوەی کە مناڵەکەیان زیرەک بێت و ئاستی بیرکردنەوەی زۆر باش بێت بەڵام یەکێک لەو هۆکارانەی کە کارەکاتە سەرمێشکی مناڵ ئەوەیە کە مناڵەکە کەم خەو بێت بۆیە پێویستە کات زۆر ئاگادار بین بە تایبەتی لە بەکارهێنانی ئەو تابلێت و ئایپاد و ئەمانەی ئێستا هەیە کە بەکاری ئەهێنن لایانی کەم 2 کاتژمێر پێش خەوتن هیچ جۆرە لەم شتانە بەکار نەهێنن اینجا هەواڵی داچمە هەر سەبارەت بەوەی ئەلەن ڕاستەلیندا جا هەندێک کێشە هەیە کە بەڕاستی لیندا چارەسەر ناکرێت چکە زۆرێک لە سەرچاوەکان ئەڵێن بە نمونە کاتێک باسی کەمخەویەکەین ئەڵێن کێشە دروستەکە بۆ ناوچەی خۆڵەمێشی هەندێک سەرچاوە ئەڵێن کە تەنانەت قەباری مێشک کەمەکاتەوە بەهۆی ئەوەی کە بەشی پێویست ناوچە خۆڵەمێشیەکانی مێشک گەشە ناکە و دروست نابێت جا ئەم کێشەیە بێگومان چارەسەری نییە کە تۆ کەسێک لە مناڵیەوە ئەم کێشەی بۆ توش بوو ناوچەی خۆڵەمێشی و قەباری مێشکی بەگشتی بچوو بووەوە ئەوە گرفتی زۆر بۆ دروستەکات گرفتەکەش بێگومان چارەسەر ناکرێت بێگومان کەوایە پێویستەکە زۆر ئاگادار بین هەر لە مناڵیەوە ئاگاداری ڕێکی خەوی مناڵەکەمان بین بۆ ئەوەی کە مناڵەکەمان تەندروست بێت و تووشی هیچ جۆرە کێشەیەکی مێشک یاخود جەستەیی نەبێت اینجا هەواڵی داهاتوومان باسی ئامێرە ئەلکترۆنیەکانەکەین بە تایبەتی ئێستا لای مناڵانە زۆر باوە زۆر جار دایکان و باوکان باسیەوەکەن ئەڵێ ناتوانین بەسەر مناڵەکەمان زاڵبین لەبەرەوەی هەموو هاوڕەکانیان ئەو جۆرەشتانەیان پێەیە وەکو ئەوەی کاتێک کە لیانەگرنەوە مناڵەکە لەوانەیە هەست بە جۆرێک لە کەمی بکات وایە ئەنجا بۆیە پێویستە کات ئەگەر هەشیان بێڕێک بخرێت کاتەکەیان بۆ ئەوەی کە کاریگەری نەکاتە سەر شێوازی ژیانی مناڵەکە بێگومان اینجا بالم هەواڵەوە زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بۆم بابەتە فەرمونون. بەرکەوتنی بەردەوامی منداڵان بە تابلێت، مۆبایل، تەلەڤیزیۆن لە تەمەنێکی زوودا بۆتە یەکێک لە گەورەترین ئەلەنگاریە تەندروستیەکانی سەدەی 21 لە کاتێکدا زۆرێک لە خێزانەکان شاشەکان وەک ئامرازێک بۆ بێدەنگکردن یان تەنانەت فێربوونی منداڵ دەبینن بەڵام توێژینەوە نوێیەکان دەیسەلمێنن کە ئەو ئامێرانە دەبنە هۆی دروستبوونی تەمبەڵی مێشک و لاوازبوونی توانای پەیوەندی کۆمەڵایەتیەکان و دواکەوتنی بەرچاوی توانای قسەکردن. توێژینەوەیەکی نوێی زانکۆی تۆکیۆ لە وڵاتی ژاپۆن کە ناوەندێکی پێشەنگە لە لێکۆڵینەوەی کاریگەری تەکنەلۆژیا لەسەر مرۆڤ ئاشکرای کردووە هەر کات ژمێرێک دانیشتنی منداڵی خوارد تەمەن 3 ساڵ لە بەردەم شاشەدا ئەگەری دواکەوتنی قسەکردن و تێگەیشتن بە ڕێژەی لە ١49 زیاد دەکات. توێژەران دەڵێن مێشکی منداڵ لەو تەمەنەدا پێویستی بە کالێکی دوولایەنە و جوڵەی جەستەیی و تاقیکردنەوەی دەنگی ڕاستەقینە هەیە نەکوێنەی جوڵاوی خێرا و دەنگی دیجیتاڵی کە ڕێگری لە پەرەسەندنی خانە دەمارەیەکانی ناوچەی بەرپرس لە پژانی زمان لە مێشکدا دەکەن. ئامارەکان نیشانی دەدەن ئەو منداڵانەی ڕۆژانە زیاتر لە 2 کاتژمێر بە دیار شاشەکانەوەن 2 هێندە زیاتر تووشی پەشێوی فرەجوڵەی و کەم سەرنجی زۆر دەبن کاتێک دەچنە قوتابخانە. سپۆرانی زانکۆی تۆکیۆ هۆشداری دەدەن کە ڕووناکی شینی شاشەکان نەک تەنها زیان بە تۆڕی چاو دەگەێنێت بەڵکو ڕیتمی بایۆلۆژی جەستە تێکدەدات و منداڵەکە تووشی گۆشەگیری دەکات ئەوان پێشنیاری یاسای 0 شاشە دەکەن بۆ منداڵانی خوار تەمەن 2 ساڵ و جەخت دەکەنەوە لەوەی کە خوێندنەوەی چیرۆک و یاریە دەستیەکان دەتوانێت گەشەی مێشک بە ڕێژەی لە 135 خێراتر بکات بە بەراورد بە هەر ئەپلیکیشنێکی فێربوو لەسەر مۆبایل. بەڵێ جا لیندا من شتێکی خۆشە لەسەرم هەواڵە پێ بڵم ئێمە هەواڵی پێشوو هەواڵی کەمخەویەکە وتمان کە کەمخەوی کێشە بۆ ناوچەی خۆڵەمێشی مێشک دروست دەکات و سەرچاوە هەیە کە ئەڵێت
زۆر سیرکردنی شاشە و مۆبایل و ئایپاد و تیڤەکان لەلایەن مناڵانەوە کێشە بۆ ناوچەی سپی مێشک دروست دەکات کە با بۆی بینەران تۆزێک ڕوونتر تێبگەن لەم بابەتە ئێمە ئەگەر گریمان ئەمە مێشکی مرۆڤێکی ئاسایی بێت ئەم بەشی چواردەوری ئەمە ناوچە خۆڵە مێشەکەیە و بەشی ناوەڕاستیشی ناوچە سپێکەیە جا هەر یەشێک لەم بەشانە بەرپرسن لە فرمانێکی دیاری کراو بۆ نمونە وەک وتمان لە هەواڵی پێشوە ناوچە خۆڵە مێشیەکە بەرپرسە لە کۆمەڵێک فرمان بە نمونە بیرهێنانەوە و گرفتی لە بیرچوونەوە بۆ نمونە کێشەی بوون و نەبوونی هۆشیاری و ئەم بابەتانە وەک لەم هەواڵەشە هەیە ناوچەی سپیش بەرپرسە لە کۆمەڵێک فەرمان و سەر چاوەشێکاڵێ سیرکردنی زۆری شاشەکان ئەم ناوچەیە تێگەیات جا بۆ لەمە دەرەکەوێت کە کەمخەوی و شاشە دوو کێشەی زۆر گەورن لە ناو مناڵەکانی ئێمە هەرێکیان بە شێوەیەکی جیاواز کاریگەری ئەکاتە سەر مێشک کەوایە پێویست دەکات هەم ئاگاداری بەکارهێنانی زۆری مناڵەکان بین لە شتە ئەلکترۆنیەکان بە تایبەت لە هەواڵەکەی وتی کە لە خوار تەمەنی 2 ساڵ مناڵ نابێ بە هیچ شێوەیەک مۆبایل و ئایپاد و تەلەڤیزیۆن ئەو بابەتانە بخرێتە بەردەستی و بەکاری بهێنێت جا لەوەش کەمخەوی دووبارێکێکە لە کردارە زۆر گرنگەکان کە پێویستە بەڕێخستنەوە مامەڵی لەگەڵا بکەین بێگومان اینجا بابەتێکی ترمان هەیە ئەلەند باس لە قەڵەوی ئەەکەین قەڵەوی ئێستا لەناو مناڵانە زۆر باوە زۆر ینی لێرە میۆنمان هاتۆ پرسیارمان لێ کردووە کە ئەمەش چەند هۆکارێکی دیاریکراوی هەیە کە قەڵەوی ئێستا لەناو مناڵانە بە ڕێژەیەکی زیاتر باوە لە جاران لاانێ زۆر جار دایکان و باوکان لە تەمەنێکی کەمە مناڵەکەیان خواردنی زۆری پێ بدەن لەبەرەوەی پێیان وایە کاتێک مناڵەکەیان قەڵەو بێت و خرپن بێت جوانە حەزیان لەو شتەیە بەڵام پێویست دەکات کە تەندروستی مناڵەکە لە پێش هەموو شتێکەوە بێت بێگومان ڕێژەیەکی تەندروست نە مناڵەکە زۆر لاواز بێ نە زۆر قەڵەو بێت اینجا بالە و هەواڵەوە زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بۆم بابەتە فەرموون. قەڵەوی لە منداڵاندا چیتر تەنها کێشەیەکی سادەی کێش یان جوانی نییە بەڵکو لە جیهانی پزیشکیدا وەک نەخۆشیەکی هەوکردنی درێژخایەن بۆڵێن دەکرێت کە سەرەتاییەکە بۆ توشبوون بە جەڵدەی دڵ پەستانی خوێن و چەوری سەرجگەر لە تەمەنی گەنجیدا گۆڕانی خێرایی شێوازی ژیان و پشتبەستن بە خواردنە پرۆسێسکراوەکان و شەکری دەستکرد وای کردووە جەستەی منداڵان ڕوبەڕووی گوشارێکی بایۆلۆژی گەورە ببێتەوە کە گەشەی سروشتیان تێک دەدات. توێژینەوەیکی زۆر ورد و درێژخانی زانکۆی سیدنی لە ئوسترالیا کە بۆ ماوەی 15 ساڵ چاودێری پتر لە 10,000 منداڵی کردووە لە قۆناغە جیاوازەکانی تەمەندا دەری خستووە کە قەڵەوی لە تەمەنی منداڵیدا ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی ڕەبوونی خوێنبەرەکان لە تەمەنی 30 ساڵیدا بە ڕێژەی لە 70 زیاد دەکات. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات خانە چەوریە زیادەکان تەنها کۆگای وزەنین بەڵکو وەک ڕژێنێکی چالاک کار دەکەن و مادەی کیمیایی سایتۆکین دەردەدەن کە دەبنە هۆی هەوکردنی دیواری خوێنبەرەکان و تێکچوونی هاوسەنگی هۆرمۆنەکان. داتاکان نیشانی دەدەن ئەو منداڵانی کێشیان زۆرە بە ڕێژەی لە 155 زیاتر ئەگەری توشبوونیان بە خەمۆشی و گۆشەگیری هەیە بەهۆی گوشارە کۆمەڵایەتیەکانەوە. سپۆرانی زانکۆی سیدنی جەخت دەکەنەوە لەوەی گۆڕینی سیستەمی خۆراکی ماڵەوە و هاندانی منداڵ بۆ چالاکی جەستەیی ڕۆژانە بۆ ماوەی 60 خولەک دەتوانێت مەترسی توشبوون بە شەکرەی جۆری دووەم بە ڕێژەی لە 180 کەم بکاتەوە. زانایان هۆشداری دەدەن کە قەڵەوی منداڵ نیشانەی تێری و تەندروستی نییە بەڵکو ئاماژەیە بۆ تێکچوونی سیستەمی زیندە چالاکی جەستە کە پێویستی بە دەستێوەردانی خێرا هەیە لە ڕێگەی ڕێخستنی کاتەکانی نان خواردن و دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان بۆ پاراستنی داهاتووی منداڵەکە.
جا ئازیزانم لەوە بۆمان دەرەکەوێت کە قەڵەوی ئەکرێ کێشەیەکی زۆر گەورە بێ بەتابەت لە گەورەی یا کۆمەڵێک ئاوێتە هۆی کۆمەڵێک نەخۆشی لەوەی کە لە گەورەیە توش ببێ کاتێک کە مناڵەکە بە مناڵی دووچاری قەڵەوی بووە. ڕاستە لیندا سەرنجەیەوە کە چۆن ئەم کێشانە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە. ئێمە لەلایەک باسی قەڵەوی لەلایەک باسی سیرکردنی شاشە و سیرکردنی موبایل و ئایپادەکانەکەین لەلایەکیش باسی کەمخەویەکەین. ئەگەر سەرنج بی هەموو ئەم گرفتانە ئەکرێ هۆکارێک بوون بۆ توشببوونی یەک بنمونە ئەو مناڵانی زۆر بە دیار شاشەوە داهانیشن بێگومان ئەگەری قەڵەویان زیاکات ئەگەری کەمخەویشیان زیاکە بۆیە بێگومان ئەمانە هەمووی کۆمەڵێک هەواڵن کۆمەڵێک زانیارین کە پەیوەندیان هەیە بێکەوە. ڕاستە بێگومان وەکو تۆشوتت کاتێک مناڵێک زۆر بەکارهێنەری شتە ئەلیکترۆنیەکانە وا کات کە هەم خەوی تێک بچێت دووچاری کەم خەوی ببێتەوە هەم لەبەرەوەی زۆر دانیشە لەگەر مناڵەکە بێگومان بە پێڕۆشت بێت باسی مناڵی ساوە ناکەین ئەو کاتە دووچاری قەڵەوی ئەبێتەوە مناڵەکە بۆیە پێویستە کات وەکو جاران چۆ لە کۆڵان تۆپێرمانە کرد یاریمانە کرد ڕاکەڕاکمانە کرد جوێکی وا بۆ مناڵەکەمان بخڵکەین ئەگەر نەچێتە دەرەوە لەناو ماڵەکەیە کۆمەڵێک یاری و شتی لەگەڵا بکەین کە مناڵەکە جوڵە بکات نەوەکو تەنها لە بەردەم شاشەیە کە دابنیشێت ئەمەوە کا دووچاری کۆمەڵێک نەخۆشی ببێتەوە ئەگەر لە مناڵی شالی دەرنەکەوێت لە گەورەیە دووچاری کۆمەڵێک نەخۆشیە بێتەوە وەکو شەکرا وەکو نەخۆشیەکانی دڵ کە زۆر باون و زۆر هۆکاری تر هەیە بۆ ئەوی تووشی ئەو نەخۆشیانەبی کاتێک کە تۆ مناڵەکەت ئەم جۆرەشتانە کات دووبارە یارمەتی ئەدەی بۆی زیاتر تووشی ئەم نەخۆشیانە بێت اینجا ئەلەند هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە ڤیتامین دی ئەو ڤیتامینی کە زۆر کەس نیەتی ڕاستە هەرچەنە خۆریشمان زۆر باشە سپاس بۆخوا بەڵام ئەوەیە کە کێشەکە تەنها خۆر نییە ڕەنگە کێشەی تر هەبێ بۆیە هەواڵێکی گرنگە بەڕاستی مخۆشێکملانی کە زۆر گرنگی بۆیم کە ڤیتامین دی باش بێ مام ناوەند بێ لە ناو جەستەمە چکە بێگومان ڤیتامین دی بە ناڕاستە و خۆ پەیوەندی هەیە بە زۆربەی فرمانەکانی جەستەوە ئێمە ناهێڵین خۆر بەرمانکەوێ ئەوەش هەیە جاجگەلەوە ئەو مادە خۆراکیانە ناخۆین کە ڤیتامینیانتیە بێگومان ئەمانە هەمویان خۆی لە خۆیان کێشەی گەورن بۆیە جا ئێستا با بچینە لەم هەواڵە بزین هەواڵەکەمانەڵێ چی و دواتر باسی هەواڵەکەشەکەی لە جیهانی پزیشکی هاوچەرکدا ڤیتامین دی وەک یەکێک لە گرنگترین مادە ڕێخەرەکان پۆلێن دەکرێت کە نەک تەنها بۆ ئێسک بەڵکو بۆ کارکردنی دروستی کۆندامی بەرگری و مێشکیش پێویستە. زۆرێک لە منداڵانی ئێستا بەهۆی مانەوەی زۆر لە ژوورەوە و نەخواردنی خۆراکی دەوڵەمەند بەم ڤیتامینە بەدەست کەمیەکی توندی ڤیتامین دیەوە دەناڵێنن ئەمەش وای کردووە بەرگری جەستەیان بەرامبەر بە ڤایرۆسەکان و تەنانەت خانە شێرپەیەنجەیەکان لاواز ببێت. توێژینەوەیکی نوێی زانکۆی هێلسینکی لە وڵاتی فینلەندا کە ناوەندێکی جیهانیە بۆ توێژینەوەی ڤیتامینەکان پەیوەندێکی ڕاستەوخۆی لە نێوان کەمی ڤیتامین دی و توشبوون بە نەخۆشیەکانی هەناسا وەک ڕەبۆ دۆزیوەتەوە. توێژینەوەکە کە لەسەر 8,000 منداڵ ئەنجام درراوە داری خستووە نزمی ئاستی ئەم ڤیتامینە دەبێتە هۆی تێکچوونی گەشەی ئێسکەکان و دروستبوونی ئازاری درێژخایەنی ماسوولکەکان. هاوکات دەرکەوتووە ڤیتامین دی ڕۆڵێکی سەرەکی دەبینێت لە چالاکردنی خڕۆکە سپیەکان بۆ بەرەنگاربوونەوەی هەوکردنەکان. ئامارە زانستیەکان ئاماژە بەوە دەدەن ئەو منداڵانی ئاستی ڤیتامین دی لە خوێنیاندا لە خوارد سنووری ئاساییەوەیە سێ هێندە زیاتر تووشی هەوکردنی توندی سیەکان و پەتاوەرزیەکان دەبن. پسپۆڕانی زانکۆی هێلسینکی جەخت دەکەنەوە لەوەی پێدانی تەواوکەری ڤیتامین دی بە منداڵانی شیرەخۆر و بردنە بەرهەتاوی منداڵانی گەورەتر بۆ ماوەی 15 خولەکی ڕۆژانە دەتوانێت مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی کۆئەندامی بەرگری بە ڕێژەی لە 140 کەم بکاتەوە. زانایان هۆشداری دەدەن کە نیشانەکانی وەک ئارەقکردنەوەی ناسایی تێکچوونی شەوی قاچەکان و بەهێزی دەبێت وەک ئاماژەیەک بۆ کەمی ئەم ڤیتامینە سیر بکرێن و پێویستە ساڵانە پشکنینی ئاستی ڤیتامینەکان بۆ منداڵان ئەنجام بدرێت.
کەواتە ئازیزانم بۆمان دەرکەوت کە ڕێژەی ڤیتامین دی چەندێک گرنگە و پێدانی تەواوکەرە خۆراکەکان بێگومان لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕە زۆر گرنگە بۆ ئەوەی کە مناڵەکەمان تەندروست بێ بە تایبەتی لە ڕووی کۆئەندامی بەرگری و لە ڕووی ئێسکی مناڵەکەەوە پێویستەکە ئەگەمان لە ئاستی ڤیتامین دی بێ جەباسی ئەوەش کراکە لە مناڵانی گەورەترە ڕۆژانە بردننی بۆ بەرخۆر بۆ ماوەی 15 خولەک ئەتوانێت یارمەتی مناڵەکە بات بۆ ئەوەی کە ڕێژەی ڤیتامین دی لە ڕێژەیەکی ئاساییە بمێنێتەوە و ئەگەمان لە ڕێژەی ڤیتامین دی بێت. ڕاستە بێگومان کەواتە لە هەواڵۆ دووبارە بۆمان دەرکەوت کە بەڕاستی ڤیتامین دی ڤیتامینێکی سەرەکیە لە ناو جەستەیە ڤیتامینێکە کە ڕۆڵی هەیە لەسەر هەموو ئەندام و کۆئەندامەکان و تەنانەت کاریگەری دروستەکە لەسەر نەخۆشیەکان بۆ نمونە پەتاوەرزیەکان ئەگەری هەیە بۆ نمونە بەشێک لەو کەسانی کە تووشی پەتاوەرزیەکانە بن و حاڵەتەکان زۆر لێ قورسە بێت بۆی کەمی ڤیتامین دیەوە بێگومان ناکرێ هەموو کەسێ بێ بەڵام ئەگەری هەیە مەژێشێک بێ لە هۆکارەکان بۆی بێگومان چاودێریکردنی ئاستی ڤیتامین دی زۆر گرنگە بۆ هەمومان و بە تایبەتیش بۆ منداڵان چونکە کەمی ڤیتامین دی بێتە هۆی ئەوەی کە گەشەی ئێسکەکانی بەباشی نەگاتە جێگی بێگومان ئەنجایەکێک لەو نیشانانەی کە هەستی پێەکەی کاتێکە ڤیتامین دیت کەمە هەست بە بێتاقەتێکی زۆرەکەی وات لێکات کەیتر تااقەتت نییە کاری ڕۆژانە بکەیت بێگومان ئەجا بۆیە پێویستەکە ئاگامان لێ بە هەم لە مناڵانە هەم لە گەورانە لەوانەیە مناڵەکەت پێت نەڵێ کە من بێتاقەتم ویان ناتوانم هیچ شتێ بکەم بەڵام کاتێکە گەورەیەک ڤیتامین دی کەمە هەستەکات کە چەندێک ناخۆشە کەسێک ڤیتامین دی کەم بێت بێگومان ئەجا باسی تەندروستی مناڵەکەین بێگومان بە شێوەیەکی گشتی لەگەڵ پزیشکی پسپۆڕە زانیاری زیاتر وەرەگرین سەبارەت بە تەندروستی مناڵ دوای ئەم وچانە لەگەڵمان نابن. دووبارە سڵاو ئازیزانم ئەجا بۆ ئەوەی زیاتر سەبارەت بە تەندروستی مناڵ بدوین میوانداری دکتۆر شوانکاران پزیشکی پسپۆڕی مناڵانمان کردووە دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس دکتۆرە مەوە یەکسەر بەوە دەست پێ بکەم هۆکاری ڕانەگرتنی میز لە مناڵانە چییە؟ بابەتێکی باشە وی باسیەکەی لەبەرەوەی تقریبا لە سەر و دەی مناڵان لە سەر و عمری 5 ساڵەوە ئەو حاڵەتیان لەگەڵایە ئەو حاڵەتە بریت چەند هۆکارێکی هەیە بەشێکی عیلاقی بە هۆکاری ویراسیەوە هەیە لە هەنێک خانەوادەیە باوکەکە یان دایکەکە پێشتر وا بۆ مناڵەکانیشیان هەر بەو شێوەیە دیارەکە ئەبینی لە چەند جەنەرێشنێکە لە چەند وەچەیەکە ئەمە دووبارە بێتەوە دیارە ڕێکێکی بۆ ماوەیی تایە جاری وا هەیە. باشە. غیری ئەوەی کە عیلاقی بە و بابەتەوە هەبێ درەنگ نووسنی مناڵانی شەکە لە هۆکارەکان چونکە ئەو مناڵانە کە درەنگە خەون خەویشی زۆر قوڵیانە بێ ئاگایان لە خۆیان نابێ بەو ئیعازاتەی ئەو هینانی کە بۆ مێشکیان ئەچێکە ئەو دەقێ پێویستەکە خۆی ڕاگرێ یان هەستێ بچێ بۆ سەر ئاو بۆ ئەوەی ئەو میزە بەتاڵ کاتەوە جاری وا هەیە ئەوە نەقوڵ خەوتووە هەستی پێ ناکە ئەسڵەن جاری وا هەیە لە خەوەکەیە خەو ئەبینێ کەوایە ئەو ئەساسەن وازانێت لە شوێنێکی شیاوایە بۆی کە میزەکەی بکە خۆی تەڕەکە لە یائیکە لەبەرەوە سێرەکەی درەنگ خەوتنی شێکە لە هۆکارە سەرەکیەکان سترێس بۆ مناڵ هەبێت جەویشی لێ بگۆڕێ شتێکی لێ بگۆڕێ جاری وا هەیە ئەو حاڵەتی بۆیێت بەس جاری واژێ بە هۆکاری نەخۆشیەوە بۆ نمونەوانی کە تازە تووشی شەکرە بوون مەسەلەن پێشتر نیان بووە خۆیان کۆنتترۆل کردووە بەڵام ئیستا سێرەکەی ئەڵێ ماوەیەکە وای لاتۆ شەوان جێگەکە تەڕەکە نەخۆشی تر هەیە هی گورچیلێ عینەن ئەو شتەکە گوچیلە ناتوانێت ئەو بڕەمیزە خەست کاتەوە بە پێ ئەوەی کە پێویستە بەس بۆی ئەو ژەهر و پیسیانە لە لەش دەرکات هەچێ لەگەڵ ئەوە ئاوێکی زۆر ئەڕێژێ لەبەرەوە کەمێتی ئەو میزە زۆرە بێ و مناڵە ناتوانێت ڕایگرێ ئەمەشیان لەوانەیە هەنە بینەر پێی سیر بێ جاری وا هەیە گۆشتی زیایی پشتیل و دواکە کە ئەو گۆشتە زیایە هەبێ هۆرمۆنێک لە شا
لە کاتی خەوە ئەڕێژرێ پێوترێ ئەنتی دایۆرێتیک هۆرمۆن وا ئەکا کە عینەشت ئاو لە ناو ینی میزەکە ئاوی زۆرتر بێت لە ئەو پیسی و زەهرانەی کە پێویستە بیکاتە دەرێ ئەویش هەروە ئەکات ئەو زانیارێکی زۆر تازە بوو دکتۆر دەستخۆش جا بەگشتی لەمە دیسان بۆمان دەرەکەوێت کە زۆربەی بەشەکانی جەسە پەیوەندی هەیە بەیەکەوە دکتۆر سەرڕای ئەو هۆکارانی کە باست کرد خواردن و خواردنەوەکان ئەکرێ کاریگەری لەسەر ئەمە دروستکەن بە تایبەتی ئەو خواردنەوەی کە کافاینیان تەیە بێگومان ئەوانە کە شێوازی خەوەکە تێگەیەن بۆ مناڵەکە وای لێکە ئەمانەی سا ئەی بیستم هەنێ مناڵ ئینەرژی درینکە خۆنەوە بابەتی ئەوانەی کە کافاینی تایە بەڕاستی بۆ مناڵ نەشیاوە بە هەموو شێوەیە کە نابێ بیخواتەوە بێلەوە ئەو بڕێی کە لە ئێوارانە مناڵ ئەیخواتەوە شەربەتە ئاوە چایە ساردیە هەست شتێکە کامانە خواتەوە ئەی لەش دەبێت دوایی بیکاتەوە دەرێ ئەو کاتی لە بەردەمایە بیریشمان نەچێ لەشی مرۆڤ یانیوا دروست بووە کە ئێمە پاڵەکەوین بۆ خەوتن ئەو کاتە خوێنێکی زیاتر بۆ گورچیلەکانە ڕوا لە چاو کاتەیە کە ئێمە دانیشتوینیان بە پێوەین لەو کاتەیە بەتابەتێک لەسەر پشت خەوت بێ ئەو خوێنە زیایە کە بە گورچیلە ڕاوە تا خوێنێکی زیاتر فلتەرە بێ بە گورچیلە بڕێکی زیاتر لە میز دروستە بێ لەبەرەوە بە تایبەتی لە سەعاتی یەکەمی دوای خەوە سەعاتی یەکەم بۆ دووهەم زۆرترین بڕی میز دروستە بێ لەبەرەوە لەو کاتانەیە ئێمە ئاگامان لێبێ کە ئەو مناڵە میزەکە نەکا بەخۆیان ڕەنگە وردە وردە بەرەو چارەسەر بڕوە دەستخۆش دکتۆر کە باسی هۆکارەکانت کرد پرسیارێک دروستە بێت چ کاتێک پێویستە کا دایک و باوکان میزرانەگرتن بە شێوەیەکی جدی وەربگرن چکە تۆ لەیەکێک لە هۆکارەکان تاوتت خەوی قۆڵکەوە پێویستە کە زۆر بەجددی وەربگیرەوە ینی ئەگەر خەوەکەی چاکات ئیتر میزکردنەکەی چاکە بەڵام یەکێک کاوتت کێشەی گورچیلە و شەکرە و ئەمانە چ کاتێک پێویستە کا دایک و باوکان بە جدی وەری بگرن ئەو میزرانە پرسیارەکە زۆر جوان و لەجێی خۆیەتی ئەوەی کە ئێمە بە نەخۆشی داێنین یەکەم حەز مناڵێ لە خوار 5 ساڵەوە شەو خۆی تەرکا بە ئاسایی دانرێ کەی بە ئاسایی دانانرێ ئەگەر لە خوار 5 ساڵەوە خۆی تەرکات ئەگەر پێشتر خۆی کۆنتترۆل کردبێ و ماوەیەکی زیاتر لە 3 مانگ ئەو هیچ جێگەی پیس نەکردبێ دەست کاتەوە بەجێ پیسکردن ئەمە نیشانەیە بۆەوەی کە شتێکی هەڵە هەیە ئیتر ئایا نەخۆشیەکی جەستەیە ئایا ئەو سترێسە دەرونیە بۆی هاتووە لە وەزعی لێ گۆڕاوە ئاژاوی ناو ماڵە ئەمانە هەمووی بۆی هەیە ترسە ئەترسێ مناڵە لە شتێک ئینیان کردووە ئەمانە هەمووی تعبیرە لەوە بەشێکی زۆری بیرمان نەچە مناڵەکە لەوانێ بە شەو نەوێرە بە تەنیا بچێ بۆ تەوالێت پێی باشترە لە جێگاکە خۆی تەرکالەوەی بچێ بۆ تەوالێتەکە بە بەعزە ماڵە بیستومە مناڵێ لە سیسرکە ترسێ مناڵێ لە تەوالێتەکە ترسێ لە ئەنواع شدێ مناڵی پێترسێنن ئەو مناڵە بەو شەو بە تاریکی لەوانەیە حەز نەگا بڕاتە دەرێ بێلەوە لە سەر و 5 ساڵەوە هەموو خۆتەرکردنێ بە نەخۆشی دائەنرێ کە پێوترێ ئینیوریسس نۆکچورنەڵ ئینیوریسس ئەم حاڵەتە ئیتر لە دوای 5 ساڵەوە باشتر وایە چارەسەر کرێت لەبەر چی ئەو پاش بڵێن ئەو شتانی کە بڵێن ئەو نەتایجی لە سەریەکەوێ ئەو مناڵە یەکەم سیقی بەخۆی نامێنێ دووهەم چۆنەڵی داین دەرکەوتۆ لە بەحسەکانە کە تەسیری لە خوێننی هەیە تەسیری لەوە هەیە کە لەوانەیە بەو تەڕیەوە بخێوێ هەر خۆی سەرمایەکە و هینێکە بۆ مناڵەکە دروستە بێت لە ڕووی پاکوتەمیزیەوە بێلەوەی کە ئەرکێکی زۆرە بۆ ماڵەکە یعنی هەموو مناڵێک هەموو شەوێت جێگە تەڕکات جلی و جلشتنی و چەرچەف و ئەجا بەتانێ هەڵخەوجاران دراوسێ پێزانیەوە مناڵەکە ئەم شەو بارانی بارانوەتر نازانم ئەم خەڵگەکە بیری مابێ لە هەرە ناسراوەکانی کە میزیانە کرد بە خۆیانە هین بوو یاریچەکەی بەرازیل بوو ڕۆناڵدۆ تا عمری 21 ساڵی کرد بە خۆیانی ڕۆناڵدۆی بەرازیل بەڵێ ئەو کاتە ئیتر ئیحراجیە بەڕاستی ینی بۆ ماڵێک لەوانەیە نەتوانێت بچێ شەوێ لە ماڵی خزمێکی بمێنێتەوە سەفەرێ بکە ئەو شتانە هەمووی تەسیری لە مناڵەکە هەیە ئیتر بێلەوەی کەوتمان لەوانەیە هۆکاری جۆستەیشی هەبێ باشە دکتۆر پرسیارێک کە لێرە هاتە مێشکمەوە ئەو مناڵانی کە میزەکەن بەخۆیان وە گوتێ هەنێک کات زۆر ئەمێنێتەوە پێوی ڕەنگە هەر مناڵەکە زۆر کات شەرم کالەوەی بە دایک و باوکی بڵێ ئەممانەوەیە کێشە دروست ناکە ینی بە نمونە کێشەی هەوکردن بۆ دەوروبەری
چووک ئەو بابەتانە؟ والله طبعا ئەگەر بەکتریای پێوە بێ ئەگەر ئیلتیهابی پێوە بێ زیاتر بڵاو بێتەوە و خراپتریەکە ئەوە یەکێکە لەوانە بەڵام ئەمەشمان بیر نەچێت کوالیتی خەوەکەی یعنی خراپە بێ ئەو مناڵە تۆ باسی واکەین کە لە سەر و 5 ساڵەوە چێتە ڕەباخچێ مناڵانە چێتە مەکتەب ینی ئەو مناڵە نیوەیش خەوی شەوەکەی لەو تەڕیە بردبێتە سەر خەوێکی ئیسراحەت نییە بەڕاستی پێویستی بەوەیەکە بە ئیسراحەت بخێ بۆی لە کاتی ڕۆژە مێشکی شت وەرگێ خەواڵوو نەبێ لە دەرس و دەورەکەی تێبگا و چالاکی خۆی بکاکو مناڵێکی ئاسایی. دەستخۆش دکتۆر باسێکی کەم خەوی بکەین لە مناڵانە. کەمخەوی بەگشتی ئازانی کە خراپە بۆ گەورە بۆ مناڵیش بەڵام بۆ مناڵی ساوە پێویستەکە چەندێک بخەوێت بەپی تەمەنەکەیەتی لە سەرتاوە کە مناڵ لەدایکە بێ بەلایانی نزیکەی 22 ساعتی خەوتووە لە 24 ساعتەکە بەس ئەوەنەی هەستە شیر بخوا بخەوێتەوە ئەوە ئاساییە وردە ئەو خەوە کەمە بێتەوە وای لێە تقریبا لە تەمەنی 9 مانگ و ساڵ و ئەوانەیە جاری وایە مناڵەکە وای لێ 3 ساعت دەخەوێ و 3 ساعت بەخەبەرە 3 ساعت دەخەوێ 3 ساعت بەخەبەرە ئەنجا ئیتر وردە بێ ئەو خەوە ڕێک بێتەوە لە دوای عمری 3 مانگ بۆ 4 مانگەوە تەسیری ڕووناکی زۆر لەسەر مناڵەکە دەرەکەوێ وای لێ ئەوەی کە لەوانەیە زۆربەی خەڵک میلاتۆنینی بیست بێ میلاتۆنین ئەو هۆرمۆنەیە کە لەشی خۆمان دەری ئەیە لە بڵین لە ئەنجامی ئەوەی کە ڕووناکی لە دەوروبەرا کەم بێتەوە مەسەلەن بۆ نمونە ئێوارە کە دنیا تاریکەکە بە شێوەیەکی ئاسایی ئەو هۆرمۆنە دەسەکا بەڕشتن لەشمان ئاماداکە بۆ خاوبوونەوە بۆ خەو بۆ ئیسراحەت ڕەنگە زۆربەی کەس بیری بێ سا ئەو کاتی زووتر یعنی خەڵک نانیە خوارد و تۆزێ ئەمایەوە و خەوێ ئەیگرێ ئەو خەوە تەسیری ئەو میلاتۆنینەیە کە ئەڕێژرێ و باشترین کاتە بۆ خەو ینی مرۆڤی کۆن پێشەوەی ڕووناکی و کارەبا و ئەمانە هەبێ هەر ئاواهی خەوتووە کە دنیا تاریکی کردووە وردە خەوێکی قۆڵی کردو بەیانی لەگەڵ ڕووناکبوونەوەیان خەبەری بووەتەوە بەڵام ئێستا ئەم هەبوونی کارەبا و ڕووناکی زۆر و شاشە و ئەم شتانە وای کردووە کە ئەو میلاتۆنینە بە شێوەیەکی باش ئیژ نەکە ئەبینی خەوەکە درەنگترە بێ و لە مەرحەلەیە خیرە ئەو خەوە بینین کە خۆمان بە کوردی پێڵێن کفتەبی کفت ئاگاو لە دنیا نامێنێ مزارە بەگاڵتەوە بۆ ئەوانەی کە جێتەڕەکەن پیان ئەڵێم ئەو وا کفتە خەوێەوە نە درەنگە خەوێ و کفتە خەوێ دزیش بێتە سەری خەبەری ناوێتەوە نەک بۆ میسکردنێ. دەستخۆش دکتۆر باشە دکتۆر بەگشتی وەک ئەبیستین کە کەم خەوی دروستەکە یەکێ لەو گیرگفتانە بۆ نمونە گەشەی مێشک و بۆ نمونە کێشەی هەندێک کات ئەوەیە کە تەرکیزی نەبێ مناڵەکە بەدەر لەمانە چ شتێکی تر هەیە کە جێگەی نیگەرانی بێ کاتێ مناڵە تووشی کەم خەوێ بێ؟ کەم خەوی تەوان ئەو خەوەگەر شاراوانێکە ئەومانە زین ئەو کاتێک کە مێشک و لەشیش تیا ئیسراحەتەکە وەکو ڕێک ئەو شتانەی کە فێرەبین ئەین دەرکەوتۆ بە لێکۆڵینەوەکان ئەگەر کەسێ چەند ڕۆژێ لەسەر یەک نەخەوێ یادگاریەکانی ئەو ڕۆژانەی پێشووی هەمووی لێتێکە چێ ینی جیاکردنەوەی نامێنێ لەوە چێ لە خەوا پرۆسەیەکی وا ڕووباکە چۆن ئێمە فیلێ لە ناو مەکتەبەیەکە ڕێکە خین ئەرشیفێ ڕێکە خینەمە هی ئەوەی ئەوە مێمۆریەکانمان یادگاریەکانمان بە یادگاری مەخسەمەوەی ئەو شتانی کە ئەو ڕۆژە فێریەبی مەسەلەن بۆ نمونە ئەو مناڵە تەلەبەیە لە مەکتەبە هەنێشت فێرە بێ ئەو شتانە لە کاتی خەوا چۆوەکو فیلینی بۆ ئەکرێ جا ئەکرێتەوە بە ئەگەر ئەو مناڵە خەوەکەی کەم بێ ئەو شتانە تێکەڵەکە و بگرە هەنێکی هەربیر نامێنێ ینی وونە بێ لە ناو مێشکە لەبەرەوە زۆر پێویستە ینی خەوی کافیمان هەبێ بێلەوەی کە کەم خەوی خۆشی ینی بۆ لەشیش سترێسێکی زۆر و ئیجهادێکی زۆر لەسەر دڵ و لەسەر هەموو ئەندامەکانی لەش دروستەکە. دەستخۆش دکتۆر بینە سەر چارەسەرەکان ئایا چۆن چارەسەری مناڵێکی ساواکە کاتێک کە کەم خەوە یاخود زۆر جار دایکانە چون خۆیان قەترەی خەوەکردن بۆ مناڵەکانیان ئایا ئەوە ڕێگەیەکی تەندروستە ئێوە خۆتان چی ئەنووسن بۆ مناڵی ساوە یاخود گەورەتر؟ باڵێ وەڵای ڕێگەی تەندروست ئەوەیە کە پێ ئەوترێ سلیپ هایۆجین سلیپ هایۆجین یعنی هایجین بە وشەی بە معنای پاک و تەمیزی گونجاویەتەوە لەیایە یعنی وا بکەی کەش و هەوایەکی گونجاو بۆ خەوەکە دروست بێ
یەکێ لەو ڕێگایانی کە ئێمە زۆر بە هەڵە بەکارێنین زۆر ڕاژەننی مناڵە. زۆر ڕاژەننی مناڵ لەوانەیە تۆزێ زووتر بیکاتە خەوەکەوە، بەڵام زۆر زووتریش ڕائسڵەکی و خەبەریە بێتەوە. ینی لەوانەیە دایکاندی زۆر جارەگەری سام قسانی منیان گوێ لێ بە بیریانەکەوێتەوە مناڵەکەی خەوێنێ دایەنێت دەدەقە نابێ هەمدیسانەوە خەبەریە بێتەوە مناڵە بۆ چکە جیهازی تەوازنی لەشەوەی کە لە ناو گوێی ناوڕاستمانە لەگەڵ ئەو حرەکەتی ڕاژەنەیە بڕێک لە شلەمەنی هەیە لە ناو ئەو جیازی تەوازنەیە ئەو حرەکەی وایلی ئەکا کە ئەو مناڵە وردە وردە بچێتە خەوەکەوە لە کاتیوی کە مناڵەکە دانێتەوە وردە وردە ئەو جوڵێ لە ناو ئەو شلەمەنیە نامێنێتەوە کە نامێنێ بۆ مناڵەکە ڕاستڵەچینێ دروستەکە وا هەستەکە ئەکەوێ عادەتەن لەوەیە خەبەریە بێتەوە. ئەو شتانی تر کە بۆ کەشوهەوایەکی تەندروست بۆ کاتی خەو باشە ئەوەیە کە وکووتمان بڕی ئەو ڕووناشی کە هەیە چەندێ بە شەو گرینگە ڕووناچێکە کەم بێ ئەوەنش گرینگە بە ڕۆژ ڕووناچێکە زۆر بێ یعنی تقریبا بە قیاس ئەڵێ بەیانیان کە مناڵەکە خەبەری بوو ئەگەر ئەو ژوورە هەتاوی تیانە بوو شتی تیانە بوو ئەبێ مقابلی گڵۆپێکی سەی لەو ژوورەیە ئیشکە بۆ ئەوەی ئەو ژوورە ئەوەنە ڕووناک بێ ئەو هۆرمۆناتانە ڕێکاتەوە ئەو مناڵە بچێتەوە جێوی خەبەر بوونەوە بۆی دوای شەو بە ئیسراحەت بچێتەوە خەو. یەکیشتر لەو هەڵانەی کە باوەیکەن بۆ مناڵی بڵین گەورەتر لە تەمەنی تازە لە دایک بووە ئەوەیە کە ئێوە هەدانەی خوێنێ ینی سێرەکەی مناڵەکە سعات حەوت بۆ نوێ شەوەی خوێنن ئێ بە تەمای هەم دیسان و دوای 2 ساعت بخەوێتەوە ناخێ ئەبێت تۆ نێڵی ئەو مناڵە ئێواران بخەوێ عسر ئەو پەڕەکەی تا سعات 5 خەوێ بکات دوای ئەوە بۆی شەو جارێکتر خەوی لێ بکەوێتەوە. دەنگە دەنگی زۆر و ئەو شتانە یعنی بۆ خەوەکە باش نییە و ئەگە بشتێتە خەوە جاری وایە کواڵیتی خەوەکەی باش نابێت تێر خەوی ناکە ئەوانش دەوری هەیە. دەستخۆش دکتۆر زۆر لە کۆنا زیاتر ئەم شتانە باوە بە نمونە مناڵێکە خەوی لێ نەکەوتبێ بەس تویانەتەوە و بۆ نەبێشکە هەبووە ئەمانە ڕێگە چاری تەندروستن بۆ ئەوەی کە مناڵە خەوی لێ بکەوێ خۆ ئەو بەستنەوەی ڕۆڵەکەی لە چیایە مناڵ لە سکی دایکیان لە ناو ئاوێکایە تەڵعاان ئەو ئاوە وەکو شۆک ئەبزۆربەنتە ینی کە ئەم دایکە ئەجوڵێ یان مەسەلەن ئەڕوا بەڕێوە شتێ ئەو مناڵە لە ناو هەست بەو هەموو ناکە لە ناو ئاوەکە ئەو جوڵەیە کەمە بێتەوە ئاوەکە ناڵێ ئەو شەپۆلی جوڵانی بۆ بێن کە مناڵەکە لە دایکە بێتە دەرەوە ئەو ئاوی بە دەورەوە نییە بە بەسیترین جوڵە ئەو مناڵە لەگەدی خەدمەن ڕائسڵەکێیان هەر لە جوڵەی خۆیان جاری وایە خەبەرێ بێتەوە قوماتەکە بۆ ئەوە خەوەکە باشەکە بەڵام بیرمان نەچێ قومات زەرەری زۆرە بۆ مەوزوعی سمت دەرچوون کە لە هەنێ مناڵە ڕواە بە تایبەتی لە کچا زۆرترە لە کوڕە قومات ئەبێ ینی ئەگەر کراش بەشی سەرەوەی لەش بکرێنە قاچ و حوز بگرێتەوە پشتە سەری هەممان پام بۆ ببوونی ئەو قوماتەوە ئەوەش باس بکەین پشتە سەرەکە هی قومات نییە هی ئەوەیەکە لەسەر پشت دانراوین زۆر و لەگەڵ یا ئێسکە نەرمەمان هەبووە ینی ئەوانە زۆربەی لەو عمریا ئێسکە نەرمەیەکی هەبووە کەوای لێ هاتووە و سەتا چواری خەڵک هەر بە ئاسایی پشتی سەریان تەختە ینی لە 100 کە سات چوار هەر بە ئاسایی خۆی پشتی سەری تەختە و چواریش خڕە زۆر خڕاوایی بۆ دوایانی ئەوانە تەبیین. دەستخۆش دکتۆر کەمی ڤیتامین دی ئەکرێت چۆن کاریگەری هەبێت لەسەر مناڵ بەگشتی وەڵی ڤیتامین دی تەڵعاً حاڵەتی ئێسکەنەرمە دروستەکە بە دەرەجەی یەکەم و ڕۆڵی تریشی هەیە ڤیتامین دی لە هەڵمژینەوەی کالیسیۆم و ئەوانە و بێ لەوەش لە بەرگری لە شادەوری هەیە جاری وا هەیە کەم بوونەوەی واکە کە زیاتر مناڵ تووشی نەخۆشی بێ و شتێکی تریژەکە کە ئەوانەی حاڵەتی ڕەبوویان لەگەڵایە هەنا سەتونی ئەوانیش پێویستیکی زیاتریان بە ڤیتامین دی هەیە ینی ئەم چەند حاڵەتەمان بۆ دروستەکە. دکتۆر ئەگەر باسێکی لایەنی دەرونی مناڵیش بکەین یەشێک لەو پرسیارانەی کە من حەزەکەم بیکەمەوەی کە ئەوەیە ئایا مناڵ گونجاوە لە چ تەمەنێکەوە ژووری بۆ جیا بکرێتەوە چکە ئەبینین هەندێکات زۆر دواکەی و هەندێکات زۆریش پێشەکەوێ بەڕاستی خۆی هەر مەفروزە لە سەرەتاوە ژووری بۆ جیاکرێتەوە و ئاسانکاریش لەوەیە هەیە سا
تەکنەلۆژیا وای کردو جاری وایە کامیرە هەیە کە ئەتوانی ئاگار لە مناڵەکە بێ لەبەرەوە ئەکرێ هەر لە سەرەتاوە بێ بەڵامی تر جاری واژ هەیە زروفی کۆمەڵایەتی ینی سێرەکەی ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین زستانە سەرمایە ماڵەکە ناتوانێت دوو ژوور گەرمکە ناتوانێت دوو شوێن حازرکە بۆ مناڵەکان جاری وایە سێرەکەی درێژە خایانێ وەکو تەندروستی توانی لە سەرەتاوە ئەو شتە بکەیت و لە هەست تەمەنێکا بکرێ ئاساییە و هەنگاوی خۆی هەیە وردە وردەکە وا بکەی ئەو مناڵە بە مرتاحی بتوانێت بخێ. دەستخۆش دکتۆر باسێکی ئامێر ئەلکترۆنیەکان بکەین چکە ئێستا زۆر باوە لە ناو مناڵانە دایک و باوکان زۆر ڤیددیۆ هەیە تایبەتە بە مناڵی ساوە بنای خاتە سەر تەلەڤزۆنەکە کۆمەڵێک ڕنگ و شتە نیشانی ئەیات بە حساب پێی مەژوڵە بە یاخود مشکی پێی باشترە بێت یعنی وا ڕکلاوی بۆ ئەکرێت ئایا ئەمانە تەندروستن بۆ مناڵ ئایا ئەکرێ بەکاری بهێنن دایک و باوکان؟ ئەو ئامێرانە بە تاکید دەتوانی وەکو چەقۆیە بیری لەکەی تۆ چەقۆ تۆ توانی لە مەتبەخا بەکاری بێنی خواردنی پێ دروستکەش توانی عزیێتی خەڵکی پێ بێت و شەڕی پێ بکەیت و خەڵکی پێ بکوژی ئەم ئامێرانە شێوەی بەکارێنانەکانی دەوری هەیە تەڵان بۆ ئەو مناڵانەی کە بە تەبع ئەگەر لە گەورە شاسێریکەی خەڵکەیە گۆشە گیرە یعنی حەزی لەوەیە تەنیا بێ حەزەکە زیاتر بە خەڵکی تر نامرتاحە ینی تەعاملی لەگەڵ بەشەرا نامرتاحە پێی حەزی لەوەیە تەنیا بێ زیاتر ئەوانە خەتەریاتی ئەو ئامێرانیان زۆر لەسەر زیاتر یعنی کە لە عمرێکی مناڵیەوە ئامێرەگرێ بە دەستیەوە ئیتر ئەیکا بە چۆنەڵی پەناگەیە بۆ خۆی بەوە مەشغوڵکە ئتر سێری دەوروبەری تری ناکە کە سێری دەوروبەری نەکرد مناڵ بە چی شت فێرە بێ بە لاساییکردنەوە لاسایی گەورەکات و شێوەی دەمو چاو جوڵانی تۆ قسەکردنی تۆ ئەو شتانەی گوێی لێبێ دەریەکاتەوە ئەو کاتە کە ئەو مناڵە پێویستە فێری شت بێ و لە دەوروبەرەکەی و لە دایک و باوک و خوشک و برا و کە سوکارەوە فێری هەم قسەکردن و هەم ڕیئاکشن یعنی چۆن پەرچەکردار چۆن باتەوە جوڵەی چاو جوڵەی دەمو چاو هەستکردن بە بەرامبەر و هەستی خۆی دەربڕێ ئەم شتانەی هیچی تیا دروست نابێت لە بەرەوەی ئەو کاتی کە ئەو پێویستە ئەو لاساییە بکاتەوە ئەو فێربوونە وەرگێ ئەو بە شاشەیەکەوە بەستراوەتەوە چاوی و هەموو هەستەکانی لای ئەو شاشەیە و یەکێ لە کێشەکانی تری ئەو شاشەیە ئەوەیە کە چەند زمانێکایە بەگوێ ئەو مناڵە و ئەوەنەی مۆسیقایتیە ئەوەنە قسەیتیانە ئەوەنە هەستیتیانە دکتۆرەوە ڕگەێنێت چکە زۆر دایک و باوکان وەکو شتێکی باش بە ئۆتیزم ئەوە ئانی بەرەو ئۆتیزمێ بە ئێمە وەکو باسکردنی ئۆتیزم هەیە ئۆتیزمێ هەر نەخۆشیە هەروکو جیناتە خەڵک هەیە لە عیلەکانە هەیە و هەشە بەهۆی ئەو مۆبایلەوە لێ هاتووە دابڕاوە سێرەکەی لە عمری هەژمانیەوە تا 4 ساڵی ئەم مناڵە بەس لە بەردەم شاشەیەکا بوو تەلەڤیزۆنە ئیتر ئایپادە مۆبایلە بە زمانی جاری وایە لە پڕەبێ بە ڕووسی لە پڕەبێ بە ئینگلیزی لە پڕەبێ بە هیندی ئەم مناڵە شتانی پێ کۆنتترۆل ناکرێ نازانێ پێڵی قساکڵێ بڵێ لە یەکەوە تا دە بۆ ژمێرێ بە گۆرانی بەهین ئەو گۆرانیە کە لە یاگوێی لێ بوو بەڵامەکو تێگەشتن نازانێ یەک چیە نازانێ دوو چیە نازانێ کەی بەکاری بێنێ من کاتێ فێرە بم بڵێم چۆنی کە تۆ بینم بڵێم چۆنی وە لە خۆمەوە بڵێم چۆنی لەەوە تێک چوو وەنیە هەموو شتێبێت لە کاتی خۆی و لە هەستی خۆیان دەری بڕێ زۆربەی ئەو مناڵانە ئەو هەستانیان بە نوقسانی بۆ دروستە بێ و زۆر بە زەحمەتیش دوای ڕێکەبنەوە دەستوەر دکتۆر ئاماژۆ بە خاڵێکی زۆر جوانە کە وتێت مناڵ ڕنگدانەوەی دایک و باوکێتی بێگومان ڕنگدانەوەی ئەو شتانەیە کە وەری ئەگرێت هەمان شتایەتەوە دایک و باوک چۆن بتوانن بە جۆرێک هەڵسوکەوتکەن لەگەڵیانە کە ڕنگدانەوەیکی تەندروست و ڕنگدانەوەیکی جوانیان هەبێ و مناڵێکی تەندروستی لێ دەربچێ طبعاً کە ئێمە باسی تەندروستەکەین ئەبێن عادەت وایە کە باسی وەکەین لەگەڵ سروشتی خۆمانە بڕە سروشتی خۆمانەوەی کە مناڵ لەگەڵ دایک و باوک و خوشک و براو کە سوکاری خۆیان یاریکا و بۆ جەستەشی باشترە و بۆ مێشکیشی زیاترە یعنی تا بکرێ لەو ئامێرانە بە دوور بن باشترێکە ئەوەنەی کە دانراوە ینی قبول بێ بۆ مناڵ ئەوەیە کە لە 24 ساعات سعاتێک بۆی هەیە لە بەردەم شاشەیە بێ ئەمە سروشتیەکەیە بەڵام جاری وایە سێرەکەی زیاتری پێویستە بێ شتێک ڕوایە ئەمانە پێم باشە ئەگەر شتێکی وا بوو مناڵەکە بە تەنیا سێر نەکە
یعنی با ئەو باوکەیە ئەو دایکە لەگەڵ یادانیشێ ئەو شتانی کە ئەیبینن لە شاشەکەیە بووی باسکە بڵێ بۆ نمونە ئەها ئەوە گورگەکە چوو بۆ لای ڕێویەکە ئەوەی کرد یا ئەم یاریە واهی بوو ئەوە لێ وای کرد ئەها بۆچی ئەمەی کرد بۆی ئەم مناڵە مێشکی تەحفیز بێ لەسەر بیرکردنەوە هەر سێر نەکە هەر سێر کابزانێت چی هەیە و چینێ لی تێبگا دووهەم زمانەکە وەرەگرێ لەمەوە ئەزانێت کامە چییە و کامە چۆنە و ئەکشنەکانیش تێگا ئەم کردارە چی بوو ئەو کردارە چی بوو و ڕەنگە لەوە شادایک و باوکەکەش ئاگای لێبێ ئەو مناڵە سێری چ شتێکەکە بێگومان شت هەیە زەرمەندە بۆ مناڵ بیبینێ هەر شتە و تەمەنی خۆی هەیە تونند و تیژیە بابەتی ترە ئەمانە هەمووی زەرر لە مناڵەیە ئەگە دایک و باوکەکە خۆی ئاگایان لێبێ ڕەنگە زیاتر لە سروشتیەوە نزیک بێتەوە. دەستخۆش دکتۆر باسێکی چارەسەری میزرانەگرتن بکەین لە مناڵانە چۆن بتوانین چارەسەری ئەو بکەین کاتێک مناڵێک ناتوانێت میزی ڕابگرێت؟ بەڵێ ئەبێ یەکەم جار لە چارەسەری سروشتیەوە یان سروشتی مەقسەم گژ و جاوشتی وای نییە سروشتیەوەی کە کەش و هەوای ئەو حاڵەتە ڕێککەینەوە بۆ مناڵەکە یەکەم باشترین شدەوەی کە مناڵ بە ئێواران شلەمەنی زیاد لە حەد نەخوا ینی زۆر زەرور نەبێشتی زیان نەخوا چاو و ساردی و ئەم شتانە ئەگەر زۆر تینوبی ئاوێ بخواتەوە ئاتیادیە بەڵام شەربەت و شت نەخواتەوە دووهەم کاتی خەوی ڕێککرێتەوە زۆر زەرورە بە پێی عمرەکان ینی وا باشە مناڵێکی بۆ نمونە 9 ساڵ ئیتر لە سەعات 8 بۆ 9 خەوت بێ شتێکی باشە پێشەوەی بخەوێەوە باشە میزەڵانی بەتاڵ کاتەوە و ئەگەر بکرێت دایک و باوکەکە سەعاتێ بۆ 2 ساعت دوای ئەوە وەکو باسمان کرد زۆرترین بڕی میز لەو کاتە دروستە بێ خەبەری کەنەوە میزەکی بکاو بچێتەوە جێی خۆی بەس مەجال نێن بچێتە دەرەوە یعنی یاری کاوشتیوە ڕێک بۆ خەوەکەی لەگەڵ یا سیستمیەکی پاداشتی بۆ دانێن ئەو شەوانی کە خۆی تەڕناکە پاداشتەکە بێشتی بەسیید بێ ینی بۆ نمونە وەکو لەزگەیەک و ئەستێرە وەرگێ هەر شەوێنەی کرد ئەستێرەیە کۆکاتەوە گەیشتە چەند ئەستێرەیە وا باشە مەسەلەن دیارریەکی بۆ بکڕێت بۆی ئەو مناڵە هەوڵ با بە بەردەوامی خەیاڵی لای ئەو بێکە ئەخەوێ ئەم پرۆسەیە سەبری ئەوێ ینی نابێ یەکسەر لە هەفتە و 2 هەفتە بەتەمای ئەنجامەکەی بی ئەو ئەنجامە عادەتەن لە دوای 2-3 هەفتە بۆ 2-3 مانگ دروستە بێ و ئەوە بەکاریە لە ڕووی چارەسەری ترەوە لەسەر بنەمای هینی پێڵێن ڕیفلکسی پاڤلۆڤ ئەگەر ڕەنگە هەنە بینەران بزاننەوانەی کە شارەزای سایکۆلۆجین پاڤلۆڤ زانایەکی ڕووسی بوو لە سیەکانی سەدەی پێشوە هینی کرد هەنێ لێکۆڵینەوەی کرد بۆی دەرکەوت کە مێشکی ئینسان و ئاژەڵیش هەنێشت ڕەفتەکە بەیەکەوە بۆ نمونە لەو پرۆگرامەکەی لەسەر سەگ کردبووە و لێکۆڵینەوەی کە کردبووی بۆی دەرکەوت بوو کاتێکە پێشەوەی خواردن بی بە ئاژەڵێک سەگێک جەڕەسێک لێی چامو جارێ ئەو جەڕەسە وای لەکە ئەگەر جارێکی تر خواردنەکەش نەیە هەرگوێی لە جەڕەسەکە بێ دەمی ئاوەکە چاوەڕێی خواردنە زانێ ئەمە لەگەڵ ئەم جەڕەسەیە خواردنی بۆیە لەسەر ئەو پرینسیپڵە ئیسا بڵین چەندین ساڵە ئەو چارەسەرە لە ئەوروپا و ئەمریکا بەکاراتووە کە لەسەر بنەمای ئەوەی پاڤلۆڤ دروست کراوە سەعاتێکی وەکو زیرەکیان دروست کردووە لەگەڵ حاسەیەەکە ئەو سەعاتە هێناویشتەوە وڵای وتم هەنێ دایکوشت یعنی لەوانەیە قورس بێ بەلایەنەوە بەکارهێنانەکەی ئیشی ئەم سەعاتت چییە؟ ئیشی ینی ئەموو هاوشێوەکانی ئیشی ئەوەیە کە ئەم مناڵە حاسێکی لەگەڵایە سێنسەرێکە کە ئەو دەقەی مناڵەکە دەست ئەکا بە میزکردن ڕێک ئەو جەڕەسە لێ ئەیە جەڕەس و یا هەزە و جاری وای هەردووکی بەیەکەوە بە پێی ویستی خۆیان ئەم مناڵە یەکسەر وردە وای لێ هەفتەیە 2 هەفتە فێر ئەبێ کە ئەو جەڕەسە خەبەریەکاتەوە ئیسعاجیەکە مێشکی ڕایەت لەسەر ئەوەی کە ئیتر خۆی کۆنتڕۆڵکا و ئەو حاڵەتە کۆتایی پێبێ زۆربیان کێشیان لەوایە کە ئەم ینی چۆنی ئەم حاسەیە بەکاریە و ئەم سەعاتە چۆنە حەزم کرد هەر کاتێکی کەمانماوە ئەگەر بە خێرای ئەوەشمان بۆ باسکەی چۆن بەکارێت باڵێ هەر زۆر ئاسانە ئەنی ویستم
دایکان تێبگەن کە داگیرسێ باشە ئەمە حاسەیەکە طبعاً ئەمە کە قەراغی لیباسەکەی پێوە ئەکرێت ژێرەوەی هەر ئەوەنەی کە قماشەکەی لەبەی نابێت نایاڵێ کارەبە ینی ئەم پیلە زەڕەز لێبە ئەو دەقەی مناڵەکە خۆی تەڕەکە یەکسەر بە ئاوەکە وای لێ ئەم سەوتە دەرەکە ئەنجا چارەسەری پزیشکیشمان هەیە کە دەرمان و شتە جاران پمپێک بەکارە هاو بۆ ئەو میزڕاگرتنە ئەو پمپە ئیسا لە ڕووی تەندروستی و باش نییە بەڵام بە حەب ئەتوانرێت چارەسەرکردن زۆر زۆر سپاس دەکەین زۆر خۆشحاڵ بووین پرۆگرامەکەمان پڕکە لە زانیاری زۆر سپاس دەکەین دووبارە هەر بژیت بەخێر بیت زۆر سپاس سپاس بۆ دکتۆر سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی لەگەڵمانەمانەوە هیوادارین سووتان لێوەرگرت بێ ئێستاش کاتی بانگەچینە لای بانگی پیرۆزی ئێوارە و خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بێت.